بەڵە بینێرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایەقمم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ لە هەولێری شەوە بە سوپاسەوە کاک هۆگر شاڵی بریکاری وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان میوانمانە بێت. دیارە ئەم شەو ئێمە قسە لەسەر کارەبا ئەکەین و قسە لەسەرەوە هەیە کە تا ئێستا بۆ نمونە و فیدباکانەی کە من لە خەڵکی شم وەرگرتوتەوە تا ئێستا خەڵک تا ڕادەیەک ڕازیە لە کارەبا، بەڵام قسە لەسەرەوە هەیە کە ئەمە وانامێنێتەوە. یعنی من ناڵێم بەرەو باشترە ڕوایان بەرەو خراپتر بۆ ئەوەی جەنابی کاک هۆگر شاڵی وەڵامی ئەو پرسیارەمان باتەوە و ئەمەوێ بزانم کە ئایا وەزارەتی کارەبا ینی چەندین ساڵە بەدەست ئەم کێشەیەوە ئەناڵێنێ ماوەیەک کارەبا باشە دوایەوە خراپ ئەبێتەوە بۆ تا ئێستا استراتیژیەتێک نەبووە بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا و قسە لەسەرەوە ئەکرێت کە بۆ نمونە پارە سەرف کراوە هەر جارەی بە بیانوویەک و بە پاساوێک باس لەوە کراوە کە کارەبا لەبەر ئەم هۆکارە و لەبەر ئەم هۆکارە باش نابێت. بۆچی تا ئێستا خەلە سەرەکیەکە نەدۆزراوەتەوە؟ لایەنێکی تری گفتووەکەمان قسەکردنە لەسەر بەنداوەکان بۆ نمونە ئەگەر بڕوانینە بەنداوی دەربەندیخان لە دوای بوومە لەرزەکە کە زیانی زۆر بەرکەوت ئاوی زۆر لێ بەتاڵ کرا، بەڵام دوایەوە شەڵێن هەر جارێ حکوومەتی عێراقی فەرمان بکات ئاوەکە بۆ ئەهوارەکانی باشوور و بڵین جنوبی عێراق بەردەدرێتەوە بەبێەوەیەوە لە بەرچاو بگیرێت کە ئایا ئەمە لە ئاوی هەرێمی کوردستان کەم ئەبێتەوە لەو مەخزوونە لەو گەنجینە لەو سامانە کەم ئەبێتەوە. قسەیەکی تر ئەوەیە کە باس لە واکرێ کارەبا لە هەرێمەوە ئەنێردێتە شارەکانی دیکە باسمان لەسەر کەرکووک نییە چکە کەرکووک کوردستانیە، بەڵام بۆ مووسڵ بۆ نمونە هەندێک قسە لەسەرەوە هەیە ڕاستە مووسڵیش ینی بەشێکی بەرچاوی کووردە، بەڵامەڵێن گوایە لە ڕووی ژینگەوە زەرێکی زۆری بۆ هەرێمی کوردستان هەیە و لە ڕووی داهاتی شەوە شتێکی وای تیادا دەستەبەر ناکرێت و ئەم شەو بەگشتی قسە لەسەر ڕەوشی کارەباکەین. کاک هۆگر شاڵی بریکاری وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان سڵاوتان لێبێت. سوپاس بۆ ئەم دەرفەتە لەو پرسیارەوە دەست پێ یەکەم. لە ئێستادا ئێوە بەپێی هەڵسەنگاندنی خۆتان بۆ دۆخی کارەبای نیشتیمانی لە هەرێمی کوردستان چۆن ئەڕوانە دۆخ و ڕەوشی کارەبا و پێتان وایە ئەوەی تا ئێستا کراوە باش بوو و لە ئاستی خواست و داواکاری هاوڵاتیان بووە؟ زۆر سوپاسی کەی 24ەکان بۆ ئەم دەرفەتە. بەڕاستی کارەبا چەند فاکتەرێک هەیە کە تەسیری تێکردووە کە نەماتوانیەوە بتوان بەو شێوەیەی بە بەردەوامی هاوڵاتیان کارەبایان بینداینە. خۆتان نەزانن ئێمە لە وەرزەکانی زستان و هاوینە هەموو ساڵێک کێشێکی گەورەی کارەبا مابوو دروستە بێ. هۆکارەکەشی ئەوەیە بەهۆی ئەو داخوازی لەسەر کارەبا کە بە ڕێژەیەکی زۆر بەرزە بێتەوە ئەبێ بە هۆکاری ئەوەی ئەو کەمیە کارەبایی کە ئینتاجیەکەی نەتوانین بین بە کە هاوڵاتیان سوودی لێوەرگن بۆ 24 کاتژمێر. ئەمە یەکێکە لە سەبەبەکان. بۆیە ئەبینی لە وەرزەکانی پاییز و بەهارە هەتا ئێمە ئەتوانین تقریبا یا کەمتر 23 ساعت 24 ساعت کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکەین. هەمووشی ئەگەڕێتەوە بۆ ئەو خواستە زیایەی کە لەسەر کارەبا دروست دەبێت لە زستان و هاویندا. ئەمە یەکێکە لەو کێشە گەورانەی کە بۆمان چارەسەر نەکراوە هۆکارەکەشی ئەگرێتەوە نیە زیاتر بۆ قەیرانی دارایی کە لە ساڵی 2014 تووشمان بووە نەمانتوانی ئەو پلانەی کەوا حکوومەتی هەرێمدای ڕشت بوو جێبەجێ بکەین بۆ ئەوەی بگەینە ئاستێک کە بتوانین زۆرترین کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان بدەین. ئەمەیە بەڕاستی من ناڵێم ئەو کەمی کارەبایی کە ئێستین بە هاوڵاتیان ئەتوانین بڵێن کە هاوڵاتیان لێ ڕازین، بەڵام لەگەڵ ئەوەشە بە جوتێکی زۆری حکوومەتی هەرێم و هەروەها کارمەندانی وەزارەتی کارەبا و بە هاوکاری وەزارەتی سامانە سروشتیەکانیش کە غازی سروشتیمان بۆ دابینەکان توانیمانە ئەو کەمی کاربایی کە ئێستا ئینتاجەکەین لە حدودی 2000 میگاواتێکا بێ بۆ هاوڵاتیان کە ئەچێتە ماڵەکانەوانێ و ئەو پێداویستەکانی حکوومەتی هەرێم بەکارەبە. بەڵێ
کاکۆگر ئەم 2000 مێگاواتە لێرە بە دواکە بەرەو هاوین هەنگاوەنین و وردە نیشانەکانی کەشوهەوای گەرم دەرکەوتووە. ئایا ئەم 2000 دەرەقەتی ئەوە دێت کە کارەبا بەم شێوەی ئێستا هەیە لێرە بە دوا بۆ وڵاتیان دابین بکرێت؟ بێگومان نەخێر لە هاوینە چونکە ئێستا ئەو داخوازیی لەسەر کارەبایە تقریبن بە 3500 مێگایە، ئێمە 2000 ئینتاجەکەین، ئەتوانم بڵێم ئەتوان 15 تا 16 ساعت کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکەین. بەس ئەو دخواستە لە هاوینە و لە زستانە بەرزە بێتوانێت بۆ 4500 تا 5000 مێگاوات. یعنی ئەو کەمیەیە کە ئێمە ئینتاجیەکەین هەر ئەو کەمیەیە کە لە زستان و هاوینە بۆ بەهار و پاییزش ئەینە کەمی ئینتاجەکەین و هۆکارەکەشی بکەوە لەوە زیاتر ئینتاج ناکەین. حەزەکەم هاوڵاتیان بەوە بزانن ئێمە توانامان هەیە کارەبا ئینتاج بکەین، بەڵام لەبەر نەبوونی سوتەمەنی ئەمە یەکێکە لە قەیرانی دارایی تەسیرێکی زۆری بووە کە نەمانتوانیەوە کارەبا بەو ڕێژەیە زیاتری بکەین لە 2000 مێگاوات. ئەگەر هاتوو قەیرانی داراییش نەبێت و سوتەمەنیش داری بکەین، ئێمە خەتەکانمان بەو شێوەیە نییە کە بتوانێت 5000 مێگاوات داخوازی لەسەری تەمین بکەین. خەتەکانمان و مەحەتاتی سانەویمان بەو شێوازە نییە کە ئێمە ئەو توانایەمان هەبێت. ئێمە تاکو ئێستا خەتی 132 بەکارێنین کە لە پلانە بوو کە خەتی 400 دروست بکەین و مەحەتاتی 400 دروستکەین، بەس بەداخەوانێ بەهۆی قەیرانی داراییەوە نەمانتوانی بگەینە ئەو ئاستەی ئەو نوع باش هێڵانە بێنینە سیستمی کارەبای کوردستانەوانێ. بەڵێ کاکۆگر ینی ئێستا ئەوەی هاوڵاتیان چاوەڕێیەکەن، ینی مەبەستمە بزانم بەڵێ بمبورە مەبەستمە بزانم لە سبەینێەوە کارەبا چی لێ دێت؟ ئایا ئەوەی کەم دەبێتەوە ڕێژەی کەم بوونەوەکە چەنە؟ ینی ئەبێ بە چەند کاتژمێر لە چەند سەعات لە ڕۆژێکە؟ من حەزەکەم شتێ بە جەنابەت بڵێم لەبەر ئەوەی کەشوهەوا ئەم ساڵ تاکو ئەم ڕۆژانەش کەشوهەوا تاکو حدێک باشە، لەبەرەوە داخوازی لەسەر کارەبا کەمترە بۆ سارکردنەوە. بەڵام ئەگەر هاتوو بەربەرە و پێشەوە بڕۆین بۆ مانگەکانی 6 و 7 و 8 بە بێگومان کارەبا داخوازی لەسرە بێ و ڕێژەی پێدانی کارەباکەمە بێتەوە. بە بۆچوونی ئێمە لە مانگی ئەتوانین 14 تا 15 ساعت کارەبا دابینکەین بۆ هاڵاوتیان. بەس ئەمە ئەوە ناگەیەنێ ئەگەر هاتوو کەش و هەوا زۆر بە زۆری بەرەو گەرمیکی زۆر ڕۆشت، بێگومان هاوڵاتیان داوای کارەبایەکی زیاترەکەن بۆ فێنەکردنەوە. بەڵێ کەواتە ینی من مەبەستمە وەڵامی ئەو پرسیارە وەربگرمەوە، هەرچەندە ئەم ساڵ کەش و هەوا تا ڕادەیەکی زۆر باش هاوکار بوو، وەکوە وترێت بەهارەکەی دواخست، گەرما زۆر دواکەوت، بەڵام ئێوە پلانتان چییە لە سبەینێەوە لە 1/6ەوە بۆ پێدانی کارەبا بە شارەکانی هەرێمی کوردستان، بە پارێزگاکانی هەرێمی کوردستان، بە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، و ئایا مۆلیدە ئەهلیەکان ینی ئەوەی کە لە ناو خەڵکە ئەو دەستەواژەیە باوە وەکو خۆی بەکارێهێنم چۆن ئەتوانن لێرە بەدوا هاوکاری ئێوە بکەن و چەند سەعات کارەبا لەوان پێ ینی داواکراوە کە بیدەن بە هاوڵاتیان؟ ئەو بەشەی ئەخیری تێنەگەیشتم قوربان، ئەگەر ئیعادەی بکەیتەوە من دەبن. بەڵێ پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە لە سبەینێەوە لە 1/6ەوە چەند سەعات کارەبا درێ بە هاوڵاتیان و مۆلیدە ئەهلیەکان پێویستە لە سەریان چەند سەعات کارەبا بدەن بە هاوڵاتیان و نرخەکان چۆن ڕێکەخرێت؟ بەنسبەت مۆلیدەکانی کە جەنابەت بە ئێمە با زۆر بەڕاشکاوی قسە بکەین، مۆلیدەکان زیاتر پەیوەندن و بەسراون بە پارێزگاکان ئەوانێ و قایمقامەتی شارەکانن کە تەنزیمی ئەو سعرەکەی و ئەو هەماهەنگیە لەگەڵ وەزارەتی کارەبا ئەوانەی کرد.
ئەمە لەلایەکەوە لەلایەکیکەوە ئەو کاتی ژمێرانی کە ئێمە کارەبا ئەدەین بە هاوڵاتیان پێویستەکەوە مۆلیدەکان بە هەمان شێوە کارەبا بن بە هاوڵاتیان کە ئەو سەعاتانی ئێمە ناتوانین بەس ئەوەی کە ئێمە هەوڵی بۆ ئەدەین کە زیاترین ڕێژەی کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکەین لە کارەبای وەتەنی وە کەمترین کارەبا دابینی بکەن بەپێی ئەو ئامارانی کە لە بەدەستمانایە و ئەگەر کەشوهاوە وەکو ئەوەی بێت کە ئێمە تەوەخۆیەکەین بێگومان ئێمە لە بینی 14 تا 15 سەعات کارەباین و باقیکەشی بێ ئەتیمات بکەینە سەر مۆلیدە ئەهلیەکان لە مانگی شەش باشە سەبارەت بە مۆلیدە ئەهلیەکان ئێوە ئێستا سوتەمەنیان بۆ دابینەکەن یاخود ئەم دەعم و پاڵپشتیەتان لەسەریان هەڵگرتووە وەکو من ئاگام لێ بێ چونکە ئەوە پەیوەندی بە وەزارەتی سامانە سروشتیەکانەوەی زیاتر نەک بە وەزارەتی بەڵێ بێگومان ینی تەنسیقەکە لە ڕێگەی وەزارەتی کارەباوە بێکەن بۆ مۆلیدە ئەهلیەکان زانیاریی تەواو نییە لەو بابەتەوە باشە ئێمەکەواتە بینە سەر باسی بە حەقیقەت لە بینی پارێزگاکان و وەزارەتی سامانە سروشتیەکانەکە دابینی سوتەمەنیان بۆکە کەواتە مۆلیدە ئەهلیەکان لە سلێمانی و لە هەولێریش پەیوەستن بە وەزارەتی کارەباوە یاخود پەیوەستن بە پارێزگاکانەوە بە پارێزگاکانەوە ئەوانن کە تەنزیمی ئیشەکانیان بۆکەن و هەر ئەوانیشن پارێزگاکانن کەەوە لە ڕێگەی سامانە سروشتیەکانەوە ئەگەر سوتەمەنیان بۆ دابین بکرێ باشە کەواتە بینە سەر باسی پەیوەندی نێوان وەزارەتی کارەبا و وەزارەتی سامانە سروشتیەکان ئایا وەزارەتی سامانە سروشتیەکان لە ئێستادا هاوکاری وەزارەتی کارەبایە سەبارەت ینی لەبارەی دابینکردنی سوتەمەنیەوە بۆ وەزارەتەکەی ئێوە بۆی ئێوەش بتوانن داواکاری و خواستی هاوڵاتیان لەسەر کارەبا جێبەجێ بکەن و دابینی بکەن بێگومان ئەوان هاوکارێک و بەبێ ئەوان ئێمە ناتوانین کارەبا ئینتاج بکەین وەزارەتی سامانە سروشتیەکان سەرچاوەی ئەو غازە سروشتیەیە کە دابینیەکە بۆ مەحەتەکانی چەمچەماڵ و هەولێر و ئەوەی شەریکەی کاریش سامانە سروشتیەکان ئەوانن کە سوتەمەنی غازی سروشتیمان بۆ دابینەکەن بەبێ ئەوان ئێمە نەمانەتوانی ئەو کارەبایش ئینتاج بکەین بەڕاستی ئێستاشە بەرنمەیەکیان هەیە کەوا کەمی غازەکە زیاب بکەن ئەگەر کەمی غازەکە زیاب بکەن نتوانین زیاتر ئینتاجی کارەبا بکەین لە محەتەکانی دۆهۆک و سلێمانی و هەولێر و ئەمەش لە بەرنمەیانایە و بەرنمەیەکیان هەیە بۆ ئەوەی ئەو کارە لە ساڵی بدایەتی ساڵی 2019 بچێتە جواری جێبەجێکردنەوە و ئێمە ئێستا لەگەڵ یانین لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیای داناغازە کەوا بزانین پێداویستەکانمان چەنە بۆ ئەوەی بەو ڕێژەی کەزیایەکەن بتوانین ئێمە ڕێژەی کارەبا ڕێژەی ئەو زەختە زیابە بێ بۆ ئەوەی بتوانین کارەبا زیاترین تاچ بکەین باشە بیر لەوە نەکراوەتەوە کە بۆ نمونە لێرە بەدووە لە حکوومەتی داهات و وەزارەتی کارەبا و سامانە سروشتیەکان تێکەڵ بکرێن چونکە کارەکانیان زۆر پەیوەستن بە یەکەوە بۆ ئەوەی لەم ڕۆتیناتە کارگێڕیەش هەم هاوڵاتیان و هەم ئێوەش ڕزگارتان بێت ئەو بیرۆکەیە زۆر دەمێکە هەیە کەوا هەردوو وەزارەتەکە بن بە وەزارەتێکەوە من خۆم یەکێکم لەو کەسانی زۆر تەشیعی ئەوەکەم ناکرێت تۆ سیارەیەکت هەبێ و بنزینەکەی لایەکیش کەبێت کە سیارەکە و هەبوو ئەبێ بنزینەکەشت هەبێت لەبەرەوە ئەو دوو وەزارەتە لە زۆر وڵاتان تەواوکەری یەکترن لەبەرەوە بە بۆچوونی من حکوومەتی هەرێم هەنگاویشی بۆ ناوە و لە بەرنامەشیانایە خۆ ئامادەکردنێکی ئەوێ و گۆڕانی کێوێ لە یاسا و ڕێنمایەکانی هەردوو وەزارەت کە بکرێ بە یەک ئەجینا بە بێگومان من زۆر تاکی دەکەمەوانێ کردنی ئەو کارە لە بەرژەوەندی کارەبایە باشە نزیکی 2 ساڵ بەر لە ئێستا جەنابتان ئاماژەتان بەوە دابوو کە
هەر کەسێک لە هەر پلە و پۆستێکدا بێت پێشێلکاری و زیادەڕەوی لەسەر کارەبا کردبێت لێ پێچینەوەی لێەکەن و ئەو پێشێلکاریش ڕاگرن و ئەی بڕن. پرسیارەکە لە ئێستادا هاوڵاتیانیش پرسیاری ئەوەکەن ئەڵێن ئەگەر لێرە بەدووە دوو پرسیاریان هەیە ینی هاوڵاتیان ئەڵێن ئەگەر بۆ نمونە کارەباکە لە هاوڵاتیەکی ئاسایی کەم دەکرێتەوە ئایا لە ماڵە بەرپرسەکانیش کەم ئەکرێتەوە و پرسیاری دووەمیشانەوەی ئەڵێن ئایا ماڵە بەرپرسەکانیش ینی وەرەقە و وەسلی کارەبایان بۆ دێتەوە ئەچن بەدەمیەوە وا داوە لە هاوڵاتیانەکەن بچن پارەی وەسلی کارەباکانی خۆیان بدەن. بێگومان کارەبا شتێک نییە کە ئەوە لە سەرچاوی پێدانی کارەباکەوە کە ئێتە دەرەوانیە هەم ئەو فیدەرە کە چەند ماڵی لەسەر بێ اینجا ماڵی بەرپرس بێ ماڵی یەکێکی ئاسایی بێ هەمویان بە یەک شێوە و بە یەک شێواز کارەبا وەرەگرن. ئەمە هاوڵاتیان ئەبێ بزانن و بڕینی کارەبا و سەرپێچی کارەباش بێ هەموو هاوڵاتیەکە گرێتەوانەیە فەرق نییە لە بینی بەرپرسێک و لەبەر لەگەڵ هاوڵاتێکی ئاسایی. من تاکید لێکەمەوە لە ماوەی چەند فترەی پێشوە زۆر کارەبامان بڕیوە لە زۆر لە کەسان کەوا بەرپرس بوون کە پارەیان نابێت یاخو سەرپێچیە کرابێت لە پێدانی کارەباکەیانە و بۆ ئەوەی جەناب زۆر بە ڕاشکاوی پێت بڵێ لە وەزارەتی کارەبا چەندین لوجنەمانداناوە لەسەر ئەو سەرپێچیانە و چەندین بەرپرسی ناو وەزارەتیش بەرەو ڕووی داواکاری گشتی بۆتەوانی. باشە بینە سەر پرسێکی دیکە کار پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا بینیمان یعنی چۆن بڵێ نرخی کارەبا زیاد کرا بۆ نمونە بە نسبەت کەسێک کە کاسبکارێکی ئاسایی ناو بازاڕە ڕەنگە سپلیتێک و چەند گڵۆپێکی هەبێ و بە نسبەت کارگەیەکی ئاسن کارگەیەکی بۆ نمونە نازانم بۆ نمونە چیمەنتۆ کارگەیەکی بلۆ کارگەیەکی بەرەمهێنانی نازانم ئەمەی ئاوی قوتووە ئاوی جامە ئەم شتانەیە ئایا لە بەرامبەر هاوکاریکردنی ئەوانە لەلایەن وەزارەتی کارەباوە بە پێدانی کارەبا ئێوە مەرجێوەتان داناوە کە ئەوانیش نرخی خۆیان دابەزێنن بەرامبەر بە هاوڵاتیان؟ من حەزەکەم بە جەنابەت درابگەین بۆ بە هاوڵاتیانیش ڕابگەشت هەنگامێکمان نابێت بە مەبەستی ئەوەیە کە هاوڵاتی بە زۆرترین ڕێژەی کارەبا کاتژمێر کارەبای دەست بکەوێت. ئێمە بۆ ئەو بەستە دراسەیەکی تەواوی بانکی دۆلیمان کرد کە هاتن دراوەی ساڵێک لە لامان مانەوانە هەموو ئەو بەشانەی کەوا کارەبا ئینتاجەکەن هەمویان شی کردەوە بۆمان و پێیان ڕاگەیانین کە ئەگەر ئەتانەوێت بارودۆخی کارەبا چابێ ئەبێت چەند هەنگاوێک هەیە بینێن. یەکێ لەو هەنگانەوە نەبوو ئەوە بکەوا نرخی کارەبا زیاد بکەین. نرخی کارەبا بۆچی زیاد بکەین؟ بۆ ئەوەی هاوڵاتیش دەستی پێوە بگرێ بۆ ئەوەی بتوانین ئەو کەمیە کارەبایی کە هاوڵاتیان لە لایەکەوە کە کارەبا ئەبێ بێفێڕۆی ئەدەن ئەوسا ئەگەر نرخەکە زیاد بێ بتوانین کۆنتترۆلی بکەین. بەس ئەنجومەنی وەزیران و جەنابی سەراکی حکوومەت و جێگەکەی زۆر لە دژی ئەوە بوون کەوا لەسەر هاوڵاتیان پارە زیاد بکرێت. لەبەرەوە ئێمە بۆ ئەوەی بانکی دۆلیش بەشێک کە لە داخوازەکانیان بەجێبەجێ بکەین چونکە ئەوان هاوکارمانە بن لە پلانەی وەزارەتە هاتین بەس دوو سێکتەرمان زیاتر ئەوە سێکتەری پیشەسازی و بازرگانی بوو. ئەو دوو سێکتەران چووکاڵمان دەست بۆ نەبرد و ئەوەش بەڕاستی قانونەکەش لە عێراقیش لە عێراقی لە فیدرالیش ئەوانیش بەهۆی بانقی مرکزیەوە دەستکاری ئەوانەیە کرد بوو بۆ ئەوەی هاوکاریان بن. ئێمە بەڕاستی پێت هەموو هاوڵاتیە بزانیە هەموو هەنگامێکی حکوومەتی هەرێم بۆ ئەوەیە بارودۆخی کارەبا بۆ هاوڵاتیان چاک بکە. کارەبا کولفەیەکی زۆر زۆری هەیە لەسەر حکوومەت لە ساڵانی 2014 و 2014 تقریبا 1.3 بودجەی کەوەری ئەگەر بۆ سوتەمەنی بەکارهێنا.
ئێستا خۆشبەختانە بە هاوکاری وەزارەتی سامانە سروشتەکان توانیمانە بە غاز ئینتاج بکەین کە ئەو غازش ئەو کەمی کە ئینتاجە بکرێ ئەو کەمیە نییە کە بە زۆرێک بێ کە بتوانین هەموو وێزگەکانیش پێ بڵێ ئەوەیە کاکۆگەر من کەمتر لە 4 خولەکەم ماوە و چەند پرسیارێکشم ماوە ئەگەر بە کورتی و پوختی وەڵامم بیتەوە زۆر سوپاس دەکەم سەبارەت بە چاکردنی دۆخی کارەبا لە هەرێمی کوردستان یعنی ئەڵێن پێویستە کە هەماهەنگی لە نێوان وەزارەتی کارەبا و وەزارەتی بازرگانی هەبێت بەڵام ئەگەر بچینە ناو بازاڕەکان بچینە مەزادخانەکان لە شارە جیاوازەکان ئەبینی بەشێکی زۆری ئەو ئامێرانەی هێنراونەتە ناو کوردستانەوە دژە کارەبان ئەسڵەن هاوڕێی ژینگە نین کارەبایەکی زۆریان پێویستە بۆ ئیشیان پێ بکرێت بۆچی هەماهەنگی لە نێوان وەزارەتی کارەبا وەزارەتی بازرگانی نییە لەم ڕووەوە بێگومان ئێمە چەند جارێ بە نووسراوی فەرمی داوامان لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی کردووە و هەروەها ئەنجومەنی وەزیران کە ئەبێ وەکو کوواڵەتی کۆنترۆلێک دروست بکەن لەسەر ئەو ئامێرە کارەبایانەی یەتە ناو کوردستانەوانێ بێگومان ئەو ئامێرانەی کەیەت زۆری نوعێکی زۆر خراپە کە کارەبایەکی زۆر ڕائەکێشێ و چونکە نرخەکەشی هەرزانە هاوڵاتی لەو جۆرە ئامێرانە ئەکڕێ ئەوەش ئەبێنێتەوانێکەوە وەزارەتی بازرگانی کۆنترۆلی ئەو ئیشە بکە لە ڕێگەی ئەو ئیجازی ئیسرادانەی کە یا بەو بازرگانانە ئەو نوع ئامێران وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەماهەنگ و هاوکارە لەگەڵ ئێوە کاکۆگەر هیوادارم کەوە ئەو وەزارەتی پیشەسازی هاوکاریەکەیان بە شێوەیەکی زۆر مەحدودە ئەوانیش پێویستە کەوا یاسایەک دەربکەن یاخود پێویستەکە کوواڵەتی کۆنترۆلێکی بەقووەتیان هەبێت لەسەر ئەو ئامێرانەی یەتە خوارەوە یەتە ناو وڵاتەوانی باشە کاکۆگر لە ماوەی ڕابردوویەکێک لەو پرۆژانەی کە تەرخ کرا و خراە ڕوو پرۆژەی دانانی یاخود دیاریکردنی ئەمپێری ماڵان بوو بۆ 20 ئەمپێر بەڵام لە ئێستادا زۆر قسە لەسەرەوە کرێ و من زانیاری وردی شمەیەڵێن ئەو پرۆژەیە فەشەلی هێناوە شکستی هێناوە ئەڵێن تەنانەت لە هەندێک شار و شارۆچکە کە بە پرۆژەی 20 ئەمپێری کار کراوە لە قەزا و لە ناحیە و لە شوێنەکەی تەنیشتیان بڕیوە و داویانە بەوان بۆی 20 ساعت و 24 ساعت کارەبایان بۆ دابین بکەن بەڵکو بڵێن سیستمەکە یان پرۆژەکە سەرکەوتوو بۆ بەڵام ئێستا وترێ و پرۆژەیە شکستی هێناوە ئەوانەشی تەرحیان کرد وەکو بەرزەکی بانان بۆی دەرچوون و هیچ لێ پێشینەوەشیان لێ نەکراوە یعنی دەکرێت لە هەرێمی کوردستانە پرۆژە تەرح بکرێت بۆ ژیانی هاوڵاتی بارگرانی لەسەر حکوومەت کەم بکاتەوە لە نەتیجەکەی پێچەوانە بێت و کەسش لێ پێچینەوەی لێ نەکرێت زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم ئێمە وەکو وەزارەتی کارەبا بە هیچ جۆرە پشتیوانی ئەو پرۆژەیەمان نەکردو ئەوەش لە شاری سلێمانیا دروست بوو لەسەر داوای بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانی و ئێمە بە ڕاشکاوی پێمانوتن ئەوە چارەسەر نییە بۆ بۆ کێشەی کارەبا لە هەرێمی کوردستانە 20 ئەمپێری ئێمە خۆمان ئەو خبرەیەمان هەبوو لە ساڵانی کە UN لە کوردستان هەبوون لە نەوت لە مقابلی خۆراک ئەو ئیشەیان کرد ئیشێکی سەرکەوتو نەبوو بەڵام پارێزگاری سلێمانی خۆیان ئەو ئیشەیان گرتە بەردەست و ئێمە من خۆم شخصی و هەروەها برادرانی فەنی کە لەگەڵما ئیشەکان بە ڕاشکاوی پێمانوتن ئەوە چارەسەر نییە بۆ ئەوەی کارەبای کوردستان چاپکەین باش کاکۆگر کۆتا پرسیارم زۆر بە کورتی وەڵام دەیتەواوڕیان مەڵێن کاتم تەواو بووە سەبارەت بە پاشەکەوتی موچە و قەرزی کارەبا خۆتان ئاگادارن کە موچەخۆرانی هەرێمی کوردستان پارەیەکی زۆری پاشەکەوتی موچەیان لای حکوومەتی هەرێمی کوردستانە لە بەرامبەردا هاوڵاتیان پارەیەکی زۆری کارەبا قەرزاری حکوومەتی هەرێم و وەزارەتی کارەبان هیچ پرۆژەیەکتان هەیە هیچ پێشنیاز و مقتەرحێکتان هەیە کە بەشێک لە یان بەشێک لە قەرزی کارەبا لە ڕێگەی پاشەکەوتەوە بدرێتەوە زۆر بە کورتی سوپاس دەکەم ئەو بۆچوونە طبعاً ئەوە لە لای ئێمە نییە ئەوە بۆچوونی ئەبێ لە وەزارەتی دارایی تەنزیمی ئەوە بکە ئەوەی کە ئێمە توانی لەگەڵ هاوڵاتیانە بکەین کەوا ئەو پارەی کە لەسەریانە بۆیان بکەین بە قسط پارەکە بدەن لە ڕێگەی قستەوە بەرام پاشەکەوت ئەوە
بە پێی ئێوە وەکو وەزارەتی کارەوە داوایەکی یاواتان ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران نەکردووە لەلایەن وەزارەتی داراییەوە ئەو بڕیارانە ئەرێ وەزارەتی کارەبا بە هیچ جۆرێ ناتوانێت تەدەخل لەو ئیشانە ئاکە. بەڵێ کاک هۆگر شاڵی بریکاری وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان، سوپاس بۆ ئەو کاتەی بە ئێمەت بەخشی، سوپاس بۆ زانیاریەکانت. سپاسانەکەم، سپاسیەوەش. بەڵێ بینەرانی ئەزیز، سوپاس بۆ هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر. باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن. کاتێکی خۆش بۆ هەمووان. هەر بژین.